سڵاتان لێبێ من ئێستا هاتووم بۆ بازاڕی زستانە لە شاری سلێمانی. لێرە ساڵانە ئەو نزیکەی ماوەی 2 ساڵە لەگەڵ هاتنی ساڵی نوێ و هەروەها نزیکبوونەوەی جژنی کریسمس بازاڕێکی تایبەت بە کریسمس و کۆمەڵی کاری دەستی تر ئەکرێتەوە. بۆیە ئەمجارە لە شاری سلێمانی لە کوردستان میلینیۆم لە هۆتێل کوردستان میلینیۆم ئەم بازاڕە بەڕایەوە چووە. بۆیە کۆمەڵێک بابەتی زۆر تایبەتی تایە. ئەگەر ئێوەتانەوێ شوێنەکانتان، ماڵەکانتان، ئۆفیسەکانتان برازنەوە بە بابەتی کریسمس ئەتوانن سەردانی ئێرە بکەن. هەروە بۆ ماڵە خۆشەویستەکانیش بابن و ئێل لێرە هەیە، هەروەها کۆمەڵێک کاری زۆر تایبەتیش هەیە. بۆیە لەگەڵ ما بن ئێوەش تا کۆتایی بڕگەکە بۆی ئەگەر نەشتان توانی بێن بۆ ئێرە تا کۆتایی ئەم بڕگەیە بینێر بم بزانن ئەم بازاڕە چی لێیە. لەگەڵ هەندێک لەو بەڕێزانە گفتوگۆکەم کە بەشداریان کردووە لە بازاڕی زستانەی تایبەت بە هاتنی جژنی کریسمس و ساڵی نوێ با لەگەڵ ئەم خاتونایە گفتوگۆ بکەین بزانین ئەم بچی بەشداری کردووە هاوڵاتیان تا چەند خوازیارن ئەگەر بەکڕێنی دیارێکی بچکۆلەش بێ پێشوازی لە جژنی کریسمس و ساڵی نوێ بکەن. خاتونکیانم کاتەوە باش. کاتەوە باش بەڕێز. سوپاس. پێم بڵێ تا چەند ئەم ساڵ هاوڵاتیان گرنگیان بەوەیەوە کە جژنی کریسمس بە کڕێنی دیارێکی لەم شێوازەش بێ لە ناو ماڵەکانی خۆیانە بێ گرنگی پێبن. وەڵا خەڵک زۆر قبالی کردووە ئەم ساڵ لەسەر کریسمس مارکت و زۆر حەزیان لەم بازاڕیان کردووە و زۆر حەزیان لەم تەنزیمەیان کردووە سەراحەتەن و ئێمەش کە بەشداری لەم کریسمس مارکتە زۆر سپاسی ئیدارەی کوردستان میلینیۆمەکەین کە ئەم تەنزیمە جوانیان ڕێخستووە بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵ کە هیچ نمونەی نییە لە کوردستانە جگە ئەم شوێنە نەبێت. زۆر باشە. ئەو بابەتانی کە لای تو هەیە بەتەنها بۆ کریسمسیش پێم وا بێت نابێت بۆ هەموو کات و ساعتەکان دەتوانین گرنگی پێ بێ. من تەرکیزم لەسەر ئەوە کرد بەس ئیشەکانم هی کریسمس نەبێ. ئیشەکانی خۆم من ڕسمکردنە لەسەر هەموو بابەتێکە و من خۆم ئیشم پارێزەرە بەس ئەم هیوایەتم هەیە هیوایەتی ڕسمە ئیتر تقریبا 4 ساڵە ئەم ئیشم کردووە و کلا ئیتر بە بزنس و بە براندێک خۆم و گرنگیم داوە یعنی بە هەموو بابەتێکم کردووە بمتەنەوە یعنی مثلا نەک بەس تایبەت بە کریسمس بێت بەس بۆ هەموو بابەتێک ئەتوانن بەکاری بێنن. زۆر باشە دەستە خۆش بێ بە هیوای بەردەوامی سەرکەوتوو بی. زۆر باشە چمە لای هەنێکی تر لەو بەڕێزانی کە بەشداریان لەم بازاڕایە کردووە کەمێک گفتوگۆ لەگەڵ ئەو بەڕێزانە شاکەم. خاتوبانوم کاتەوە باش. خێربیلانەخەن. زۆر سپاس. خاتوبانو ئەو بابەتانی کە لێرە داوناوە سەرجەمیان تایبەتن بە کریسمس و هاتنی ساڵی نوێی، بەڵام پێم بڵێ هاوڵاتیان ئەم ساڵ تا چەند گرنگی بەوایەن کە گرنگی بە بابەتەکانی کریسمس بن بۆ نمونە بیکڕن لە ماڵەکانی خۆیانە داینێن ئۆفیسەکانیانی پێبڕازێنەوە. بەخێر بێن. ئەمە وەکو بازارێکی زستانەیە ساڵانە تقریبان وا بۆ 2 ساڵە ئەچێ. ئەم شتانەی کە لێرە دامان ناوە تایبەتە بە سەری ساڵ و بە شتەکانی کریسمس و بە زستان و خەڵکیش بە لایە تۆزێت تازەیە بەڵام پێیان خۆشە سەردانەکەن و شتەکانیان بەدڵە. باشە. خاتوبان و پێم بڵێ تۆ هەموو کاتێک ئەتەوێت کاری زۆر جیاوازتر بۆ نمونە پێشکەش بە هاوڵاتیان بکەین ئەو کاری کە بۆ نمونە ئەم ساڵ لەم بازاڕە دادناوە چ شتێکی زۆر جیاوازت هەیە لە چاو ساڵانی ڕابردووە کە نەتبوو بێ؟ وەکوتم ئەمە بازاڕانە 2 ساڵە هەیە زیاتری ئەمانی کە دامان ناوە بۆ بابەتی سەری ساڵە کە ئەم بابەتانش تۆزێک کەمترە لای ئێمە زۆر نەبووە بە باو وردە خەڵکەکە ئیشەڵا لەسەرمانش ڕایەت. زۆر باشە. چەندە گرنگە بۆ نمونە تۆ خۆت کە گرنگی بەم بابەتانای ئۆفیسەکەی خۆت تا چەند بەم بابەتانە ڕازانەوە ماڵەکەی خۆت تا چەند گرنگیت پێیاوە ئەگەر بە شتێکی ئاوا سادەش بەهێر پێشوازی لە جژنی کریسمس و ساڵی نوێ بکەین؟ خۆم حەزم لێیە و بەلاشمۆ خۆشە لە بۆ چکە بۆ مۆسمێکی تایبەتە شوێنە گشتەکانی پێبڕازێنیتەوە وەکو خۆت ئۆفیسەکەی خۆمی پێبڕازێنمەوە ماڵەکەم. بۆ ئەم بازاڕە زستانەی کە تۆ باسی لێوە کرۆ کە تۆ دێت مای 2 ساڵە هەیە پێم بڵێ گڕوتینی هاوڵاتیان چۆنە بۆ نمونە کە سەردانی بازارێکی لەم شێوازە بکەن ئەگەر بیانەوێ بابەتێکی کریسمسیان بە تایبەتتر دەستکەوێ بۆ نمونە لە ڕێگایان بازاڕانەوە بێن تا چەند هاوڵاتیان هاتوون بۆ ئێرە؟ هاتنی خەڵک باشە و بەهۆی ئێوە و بەهۆی شوێنەکانی تریشەوە کە زیاتر خەڵک ئەیناسێت
بەهۆی ڕیکلام و سوۆسیال میدیاوە خەڵکی ناسی و ڕووی تێیەکە بەدڵیانە. زۆر باشە دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ تۆتانی سەرقاڵی کاروبارەکانت بی اینجا خۆشەویستان بەڕاستی هەرکە ئیتەنێ ئەم بازاڕانەوە حەز باواکی کە دڵ و دەروونت ئارامە بێتەوە هێندە بە گڵۆپی جوان هێندە بە دیزایانی جوان پێشوازی لەکە حەزەکی سەررجەم ئەو شوێنانە بەسەرکەیتەوە کە لێران خات و سڵاو لێبێ سپاس پێم بڵە تۆ بەچی بەشداریت کردووە هاوڵاتیان تا چەند گرنگی بەم بابەتانەیەن کە تۆ لێرە دادنا. من براندی کان و جولەریم هەیە بۆ ماوەی 6 ساڵە کاری دەستی ئەەکەم بڵێن خشتی خانمانە کە دروستی ئەەکەم و لە هەر دیزایرێک تەنها یەکدانە بەکارەهێنم یعنی یەک دیزاین دروست ئەەکەم دووبارەی ناکەمەوە ئەمە دوو هەم جارمە بەشداریەکەم لە بازاری زستانە بەجددی ئەمە شتێکی باشە بۆ کارسازان کە بزنسێکی بچووکیان هەیە یاخود ئیشێکی دەستیانێ زیاتر بە خەڵکە ناسرێن ئەتوانین بڵێن وەکو وڵاتانی تریش بازارێکی زستانەمانە بێ کاتی سەری ساڵی تازەیە تۆزی ئۆتڵە هەیە خەڵکە توانێت بێت شت کڕێت و کاتێکی خۆش ئەباتە سەر و شتێکی تازەیە و خۆشیشە لە هەمان کاتە. باشە کاتە پێم بڵە بەشداریکردنی هاوڵاتیان چۆن بوو یاخود پێشوازی هاوڵاتیان چۆن بۆ بۆم بازارە زستانانە شتێکی خۆشە یان بێگومان یان جاری وە مەرجنێشت بکڕن زۆربەی کات و قسێشم کردووە مەرجنێکی کەسەکەشت بکڕێ مهمەیە کاتێکی خۆش بەسەر بەرێ ئێمە بناسێت بڵین کارسازەکانی تر بناسێت تۆزی ئاشنا بێ و تازەگەری خۆشە لە شتەکان هەر ئەوە نەبێت کاڵی بازار مارکێتێ بێت و مۆڵێک بێت و دوکانێ ئەم جۆرەشتانش خۆشە کە کاتیە بێت لە بۆنەکانە. باشە پێم بڵە لێرە هیچ جۆرە چالاکیەک هەیە کە بۆ نیشانە لێرە چالاکی بۆنە بەڕێوە بچێت بەتایبەتریش ئەمە قسە لەسەر بابن و ئێلکەم چونکە کە ئەم جۆرە بازارانە بینی زۆر کاتماڵ زۆر حەزەکە سەردانی ئەم شوێنانە بکە ڕاستە خۆ مێشکیشی بۆ چێڵە با بچم بابن و ئێل ببینم لێرە بابن و ئێلێت بەڵێ تەنها ڕۆژی جومعانیان لەبەرەوەی هەموو ڕۆژێک نابێت چکە هەم زستانە ساردە و ڕۆژی جومعان بڵین بابن و ئێلیێت و مناڵان قەرەباڵغە بێ حەزیان لێتی چکە هەدیان ئااتە جوێکی خۆشتری هەیە ڕۆژی جومعان چونکە قەرەباڵخترێکە و بابن و ئێلیش لێرە ئابێ بێگومان ئەو چالاکیە هەیە لێرە ئاکرێت. زۆر باشە دەستە خۆش بە سپاس بۆ تۆ کاتە مناڵە چاوگەشتەکانیش ئەتوانن ڕۆژانی هەینی سەردانی بازاری زستانە بکەن بۆی کە چایم بکێ بە بابن و ئێل و هەروەها چایشیان بکە بۆ بابەتە زۆر جوانانی کە لێرە هەیە خاتونێکتر کە بە جلوبەرگی کوردی بەشداری لەم فیستیڤالە کردو یاخود لەم بازارە کردووە خاتونگیان سڵاو لێبێ بەخێر بێن سەر چاوە. ئەمە پرسیارەکەم ئەو بێ بۆ تۆ بۆچی بە جلی کوردەواری ویستت بە تایبەتر جلوبەرگی کوردی زۆر جوانت هەیە بەشداری بکەی لەم بازارە. زۆر سپاس من خۆم پیشەکەم کاری دەستیە پێم خۆش بوو لەم مەراسیمی ساڵی تازە و کریسمس بازارە بە کورتوری کوردەواری بەشدارکەم چونکە نزیکی مۆسمی نەورۆزە خەڵکان کەیان سەردانمانەکەن زۆربیان ینی تەڵەبیان هەیە لەسەر شتەکان و ئایانێ لێسە ئامادەکاری بکەم بۆ نەورۆز. زۆر باش کاتە تۆ لێستاوە ئەتەوێت خانمان بە تایبەت ئامادەکاری تاو بکەم بۆ نەورۆز و نەکەینە پەلەپەلەوە هاریانم دروست کردووە بۆی لێسەوە هەمووی ئامادەکاری بکەم. زۆر باشە اینجا هەر بۆ سەری ساڵیش زۆر کات هەر خۆمان لەناو ماڵەکانی خۆمانە کە کۆبینەوە بە خێزانەکان حەزواکەین جلوبەرگی کوردەواری لەبەرکەین لەگومان بۆ سەری ساڵیش دەنگەم. بەڵێ بێگومان لەبەرەوە زۆربەی حەزەکە شتەکان ڕاستە خۆ بکڕێ نەک داوایکە بۆ نەورۆز بۆی لە ئێستا مەسەن پارچە ئامادەکراوی هەبێ بۆ مەراسیمەکانیان. هەرچەندان پرسیارە ڕەنگە زووش بێ ئێستا بکەم بەڵام پێم بڵێ بۆ نەورۆزی ئەم ساڵ مۆدێلی چییە زۆرتر؟ واللهی جلی کوردی خۆی هەموو پارچەکانی جوانە یعنی کراس بێکەوە بێ هەموو لەونەکانیش کراوە ئێستا جوانەکەیەوە هەموو لەونێک ئەکرێ ڕانەکان تێکەڵ ئەکرێ ڕاستی ینی کوردی هەرچێک چۆن تازەیەکی تۆوانێ جوانە شتێک نەبڵێ ئەمە بۆ ئەم ساڵ مۆدێلە چکە بەردەوام تازەگەریە لە ناو جلی کوردی. چەند ساڵی ڕابردووە بۆ من زۆر مۆدێلی ئەوە بوو کەوا و هێلێکیش لەبەرکەی تەسەورەکەی بۆ نەورۆزی ئەم ساڵی شەر ئەم مۆدێلەر هەبێ ئەمە مۆدێلێکی کۆنە دەڕاوە. بەڵێ من بەڕاستی زۆر کرا ینی لە 2009 و 2020 زۆر کرا تەسەورەکەم بۆ ئەم ساڵ گۆڕانکاریەک کرێ جوانترە چونکە شتێک بگۆڕین هەموو یەک بابەتە بەڵام کۆنەکان تازە بکەینەوە تازەکان چیتر دووبارە نەکەینەوەە. دەستە خۆش بێ بە هیوای بەرداوامیتمان دۆ نەبێ دەستە خۆش بێ. بەڵێ خۆشەویستان ڕەنگە هەر یەک لە ئێمە لە ناو ماڵەکانی خۆمانە گرنگی بەو بین کە یادی ساڵی نوێ بکەینەوە ئیتر بەدانانی درەختێک بێت یاخود بە هەر بابەتێک بێت کە ڕەمزێک بێت بۆ ساڵی نوێ بۆیە ئەگەر ئێوە ئەو بابەتانتانەیە توان لە ڕێگەی ئەم بازارانەوە سەررجەم ئەو بابەتانتان دەستکەوە و هەروە خانمانی دەستڕەنگینیش لێرە بەشداریان کردو مەرجنی بەتەنها بۆ بابەتی کریسمس بێ بەڵکو بۆ بابەتی جوانکاری ڕەنگە زۆر کادوەکو و خاتونی تر کە بینیتان
لە بابەتی جلوبەرگی کوردی و دەزڕەنگینیە بەشداری کردبوو با بێمە لای ئەم بەڕێزانە سڵاتان لێبێ ببوورە سەرقاڵی کارکردن کات و خۆشی کاتە باش چۆنی خێربێن سەرچاو بە خێربێ بە قوربان پێم بڵە چۆن بوو بیرە لەوە کردەوە ئەم ساڵ بەشداری لەم بازاڕە زستانەیە بکەین وڵی خۆیان پەیوەندیان پێوەکردم منش بە خۆشحاڵیەوە قوبوڵم کرد زۆر باشە کەواتە بەشداریکردنی ئێوە لەم بازاڕانەیە تا چەندە گرنگە یاخود تا چەندە هەوڵێکە بۆ ناسانی کاڵاکان و براندەکانی ئێوە من زۆرم پێخۆشە کە ئێمە بتوانین کەرەسی خۆماڵی خۆمان بنرخێنین چونکە ئێستا تۆ مەسەلەن سابوونێکی وای کامێراکی بخەرە سەر ئەمە چییە؟ ئەمە بە مێوی شاخی کوردستان دروست کراوە بە زەیتی زەیتونی کوردستان دروست کراوە لەگەڵ یاین تۆ حسابیکە ئەم سەوزانەی کە لە کوردستان هەیە یەک کۆمە سەوزەی زۆر زۆر مهمانەیە کە وشکەکرێتەوە بەکاری زۆر زۆر گرنگە ئێ باشە ئەمە چیەکە ئەمان بردومەتە ئەڵمانیا ئەڵێ ئێوە نەگنەوتی ڕەش ئێوە ئەڵماستان هەیە لە کوردستانە کە ئەو میوی شاخەیە من باسیەکەم ئێ باش بۆ خۆمان نەتوانین شتی خۆمان بنرخێنین چۆن بیناسێنین هەڵبەتەت ئێمە سەرەتاینە ئێمە کارگی گەورەمان نییە شوێنی گەورەمان نییە بەشتی بچوو بچووک دەست پێ ئەەکەین ئەبێ بەم بازارە خۆماڵیانە بتوانین بە خەڵکی بناسێن بووی وردە وردە یەک پەرەبسێنێت و هەلی کار بڕەخسێنین بۆ گەنجەکان باشەکەواتە خات و خۆشی کە ئێمە خاوەنی ئەم پرۆدکتە زۆر زۆر باشانین ئەم بابەتە زۆر باشانەی پێم بڵێ هاوڵاتیانی خۆمان تا چەند گرنگی بەمایان بۆ نمونە ئێمە چی لەوە خۆشتە کە تۆ سابوونێک کڕی کە سەررجەمی لە بابەتی سروشتی جوانی ئەم کوردستانە وەرگیرا بێتوینی خاتونێکی دەزڕنگینی وەکو تۆ بێ چەندە گرنگە گرنگی بەمانە بین و هاوڵاتیان تا چەند خواستیان لەسەر ئەم جۆرەشتانەیە وڵی ئێستا هاوڵاتیان خواستیان لەسەرێتی بەس کێشەی دارایی هەیە تۆ ئەزانی خەڵک یعنی جارێ لە وەزایکی مادی زۆر زۆر باشانی ئەم نوع سابوونانش لە بروی تێچوی زۆری تێچێ وەکو سابوونەکە نییەکە لە ئێرانەوەیە لە تورکیاوەیە هەرزانترە ئەها بە کواڵەتی سەقەت بە ئەکسپایر بەنازانم چی ئەمە ئێمە زۆر زۆر مهمترە بەڵام باشە یعنی وردە وردە خەریکە بەرەو باشی ئەڕوا زۆر باشین هەر بەرەو باشتیش بۆ ڕوا زۆر سپاس کە قسە بۆ کردین ماجونە بیفەرمۆتوانی سەرقاڵی کارەکانت بی ئەچمە لای خاتونێکی دەزڕنگینی ترکە بە کۆمەڵێک کەلوپەلی زۆر ناوازە و جوان بەشداری کردووە خاتونیان سڵاوە لێ بۆ لەش ساق بێ زۆر سپاس پێم بڵێ تۆ بەچی بەشداری کردو شتی زۆر زۆر جوانە بینم لێرە بووکەڵەکانم زیاتر بەناوی بووکەڵەکان بەشداریم کردووە شتی دەستی ناوماڵ شاڵ و دەستگیر و زۆر زۆر جوانە سەری ئەم شتە زۆر تایبەتانەکەن دروستی کردووە لە شێوەی ماسی ئەمە شاڵن وەنیە؟ دەستەکانە خۆش بەماندوو نەبی خاتونیان پێم بڵێ ئەم جۆرە بازارانە تا چەندە گرنگە بۆ ناساندنی ئەم کارە دەستڕەنگین و دەستیانەی تۆ وەڵاهی ئیشەکانی من پێشتریش بەشداری فستیڤال و شتم کردووە بەس لێرە نا لە ئێران زیاتر بەشدار بوویمە ئێکەم جارە بەشداری ئەم فستیڤاڵاکەم لێرە بووکەڵەکان پێشتر بەشداری پێشانگای کتێبیان کردووە بەس بەخۆم نا کە ئێمە هاتین تۆ سەرقاڵی دروستکردنی شتی تر بۆ چی بەدەستەوە کاتێ دروست وڵایی ئەوە بابانۆیە لەو دروست نەکردوە تۆ لێرە بووی کەپشانی بین ئەمەیانە ئەمەیە تێ دروستکی زۆر باشە با بۆمان بێنە بابزانین سەرقاڵی دروستکردنی چیە سەررجەم ئەو بابەتانش کە لێرە هەیە هەمووی بە دەسوپەنجەی ئەم خاتونە دروست کراوە بووکەڵی زۆر جوان شاڵی زۆر تایبەت و جوانی دروست کردووە باشە ئەمەیە تێ دروستی کێ زۆر باشە ئەمە کات چەندێکە پێچێ بۆ ئێمە تاواکەین تقریبا نیو ساعتێک ئێوە کاتی پێچ زۆر باشە دەستەکانە خۆش بێ خاتون گیان سوپاس بۆ تۆ دەستە خۆش بێ زۆر زۆر سوپاس ماندوو نەبی عەزێتمان نای دەست خۆش خاتون یان سڵاو لێ بێ ئەم کاتۆ باش سڵاو بەخێر بێن
پێم لە تۆ بەچی بەشداری کردووە و هەروە باسێکم لە گرنگی ئەم جۆرە بازاڕانش بۆ کە بۆ ناساندنی بڕاندەکانتە. بەخێراتنتانەکەم من ئیشی مۆمەکەم خۆم دروستیانەکەم بە بەرهەمی زۆر تایبەتی بە کەرەستەی مادەی سۆیا بەکارێنم لە دروستکردنی مۆمەکانمە کەرەستێکی زۆر سروشتیە و لە ڕووی تەندروستیشەوە زۆر تەندروستە بۆ بەکارێنان. باشەکەواتە پێم بڵێ تا چەند ئەم جۆرە بازاڕانە گرنگە بۆ ناساندنی ئەم بەرهەمانەی ئێوە؟ گرنگیەکی زۆر تایبەتیە بەڕاستی زەڕۆرە ینی ئەم بەرهەمانی کە گەنجانی خۆمان دروستیەکەن و لە بازارەکانە ئایان ناسێنن زۆر زەڕورە گرنگی پێ بدرێ بەڕاستی یعنی ئەم کارە دەستیانە زەڕورە خەڵک گرنگی پێبات و احتمام بەم بە کاری دەستی گەنجانی خۆمان. زۆر باشە دەستە خۆش بێ سپاس بۆ تۆ ماندوو نەبی. زۆر باشە بەشێکتر لەو بەڕێزانی کە بەشداری ئەم بازاڕانەیان کردووە وەکو پێشتر باسم لێوە کرد لە سەر جەمبوارەکانە لێرە هاوڵاتیان یاخود ئەو کەسانین کە هەبوون لێرە بەشداری ئەم جۆرە بازاڕانەیان کردووە و من لێرە کۆتاییم بە ئەم بڕگەی ئەم جارەم هێنا تا بینینەوەی تر ڕۆژی کارام بۆەوە.